بەڵام لە دوکانی بەرگ دوورەکان سەرەگرتن بۆ دوورینی جولی کوردی نەما. جاچمە لای یەکێک لە دوکاندارەکانی پارێزگای هەڵەبجەویش کاک عادلە قسە باسی زیاتر لەگەڵەوەکەی مزانی سەرەی جلی کوردی ماوە دوکانی جلی کوردی پیاوانی هەیە. کاک عادل سڵاو لێ بێت تۆم کاتەوە باش سەرما بۆ جلی کوردی لەسەر مایدی جلی کوردی بڵێ ئێمە هەموو ساڵان تووشی ئەم کێشە ئەبین شڵای کێشەش نابێت ڕوبڕی مشتریەکانی خۆمان دەبینەوە کە ئەوەیەکە یەن بۆ مناسباتێک کریسیان بەقاتە خەیاتی خۆزانی کاتەکەی محدودە ناتوانێت قاتەکان تاوکە ئەم ساڵی شتی جیاواسە ڕوویداوە کە ئەویش بۆنەکانی نەورۆز و جژنی پیرۆزی ڕەمەزان کەوتنتە شەو ڕۆژێکیان فەرقە ئەمڕۆ بۆنەیەکیانە بەیانی کە هەستین بۆنەیەکی تریانە هەردوو بۆنەکەش تایبەتن بە خۆمان یەکیان بۆنی دینیە مسلمانە یەکیشان نێتەوەی بڵێ نەورۆزە هەردوو جژنەکە خەڵکی کوردی بەکارێنێ هەردوو بۆنەکە خەڵکی کوردی بەکارێن لە یەکەوە قیدای لێک مەعیدایە ئەوەی کە بڵێن لەم هەریم کوردستانە بژی و ئەوەی کە ئینسان لەم وڵاتە بژی پەلامەری جلی کوردیەیە ئێخاتەکانش خۆ محدودن من ئەم شەو بۆن منە بەخوای زانێ و کوڕ لەگەڵ ئەوستا سێوان سعاسی شۆ مچوومەوە ئەو پارچە چۆتەوە یە مشتری خۆشەویستی ژێ بۆلاڵی کاکە بوو من دوور فریا ناکەوی مەسەن جژن 24 ڕۆژ 24 ڕۆژی ماوەوە حسابی خۆتەکەی لەم 24 ڕۆژە مەسەن ڕۆژی چواقاتە بۆ تەواوی کویەکەیت و کوی قاتەکان هەفتا قاتەکە تۆ هەرفری هەفتا قاتەکەوی بە 100 نەفری کەسی خۆشەویستێتە لاو تۆ چۆن و کەسە ڕایەکەی کێشە دروستەکە جا لە بەرەوە هەل لێرەوە سەر قفڵ بۆ زۆر جار سەر قفڵەکە خانمان بەدەستێک و دوانەوە ناوەسن پیاوانوان یەکشتی ئیشی پیاوان خۆشی سم خۆمە بەری خۆم احتیمال ئەم ساڵ مەجال نەبێت ئەو خۆم دروم بە حکومی لە قاتی خۆم قاتی مشتری دروم نەک لە بەرماتەکە لە بڵی کەسەوێت لە بڵی مشتریەک مێڵی مشتری ڕازیکەم قاتەکەی پار احتیاجی ێنم و توێکم میکەم بەرم لەگە کراسی شوێنەکە کێشێنی بەس خانمان وانین مناسباتێک ڕسمێک ڤیدۆژی بیوەگە سنابێکی بیوەگە لەڵاو قاتە سنام بیوگە ڕسمم پێ گوتل لە شوێنێک ئاوەساوم خەڵگەم بینێ نابێەوە لە بەرکەم الحەمدلله پیاوان و کێشەی نییە کێشەی پیاوان لە ڕوانەوە کەمە الحەمدلله کێشەی ئەوەی نێکە زۆواز شتی پیاوان زۆر بە ئاسانی فرۆشێ من مشتری مێ لێرە ئەتەلام قاتە شاڵیان بە $1000 بە $900 بە $800 ئەلم لەم قاتانە 5 دقیقە 6 دقیقی پێچێت 10 دقیقە هەرەوەکی کێشەگەیدی من وەکو خۆم لێرە هەر لێرەشتم کەناڵەوە مشتری خۆشەویستەکانی خۆم ناڵم بێ ئەمەل بن لە شاڵ هەتا ئەو ڕۆژی کە ڕۆژی عەرەفەشە هەر شاڵیان بۆ دروم خیات بێوەعدەکە عادل تۆ وای والله زین شوێن ئێستا بڵێم وانی خەڵگەڵێ وایە بەس مشتریەکە هاتوتە لای من خۆیان نەزانن مشتریکی زۆراتۆ لە مەسپاس بخوا 36 ساڵەمە ئیشمە هەل لێرەوە بە مشترێک بەڵێم یەک جار دوو جار هاتووت لام بۆ قاتم تاوان و بە کۆمێتێک شتێکم بۆ بنووسێت نەمیڵاوە خۆ میلا کردووە لەبە خاتی مشتریەکەم ئێستا کە سەر قفڵ بووە چەند مشتری جواب کرد و خەڵک گێت بە بەردەوامی ئێستا لێرە لە دوکانی منە مشتری قماش ناتوانانی ئیشی قماشکن بەس ئیشی شاڵ احتیاجی ئیش شاڵەکە بۆ ئێمە فەرقیە لەگە قماشەکە شاڵەکە هەنێ شتێ نیەتی و قماشەکە فەرقی هەیە بۆ ئێمە فەرقەکەی ئەوێ شاڵەکە بۆ نمونە دوورین شاڵەکە بۆ ئێمە خۆمازین چۆن دووری قماشەکە وردەکاری زیاتری ئەوێ قماشەکە لەزگی ئەوێ کەپسی ئەوێ قوپچی ئەوێ ئیشی سێ چوار نەفرە شاڵەکەی ئیشی من و ئەستا سێوانی ئیشی دوومانە بەم دوو نەفرە ئەتوانین ئیشەکە بکەین بەس ئیشی قماشەکە دوو نەفری تری ئەوێ قماشەکە تۆ زیخاوین تایە بەس لە شاڵەکان نا من هەل لێرە شۆ لەسەر سەر و قسەکەمان بەرنامەکە سەر و مەعیدە سەر و مەعیدمە هەل لێرەوە بۆ دوو سێ نەفر مەعیدم دانە ناوانی کە لە ئەوروپا گەڕێنەوە چونکە کەسە 20 ڕۆژێری ناگرم مەعیدی بۆ دانی بڵێ 5 ڕۆژێکە بۆ تاواکەم دوو ئەو کەسێک کە هاوسەرگیریەکە مەسەن حەفلە و مناسبەتی هەیە ئەو کەسەش بۆ ڕۆژی دیاریکە ئەوە سەری بۆ دانانێم ئەوانشی کە مەسەن لە شوێنی دووریون بۆ هەڵەبجە ئەوانش قەسەرم بۆ دانە ناون مەگەر مشترێکی دخۆی بن هادی بێ ئاسایی بە تۆ سەرم بۆ دانابێ ئەژینە حد الئیمکان مشتریەکان جوانی لێرەمەوە لێرەوە قسەکەم حد الئیمکان نەمی هەڵاوە مشتری جارێک بۆ دوو جار بێتە لام بۆ قاتەکە یەکسەر خۆ میلا کرد و قاتەکە ماوەتی نرخی قاتەکان یان دوورن چۆنە بڵێ لەوچی قاتی من فەرقی بەی خاتەکان ئەمەژیشی شاڵەکەین شاڵەکان لە $700 دەست پێکاتە $1000 نوعی شاڵی کەمان لە تەقلیدیان پێڵێن تەقلید زاخۆیی شێوە زاخۆیی لە 400,000 دەست پێکا بۆ 650,000 ڕانێمە لای مەرگە لە 300,000 دەست پێکا بۆ 450,000 ئێستا هەر من بنمونە ئەم شاڵە لەوش تۆ حەزم ڕەنگە نەکەی ناڵی دەدرمێ ئەمە درا بە $850 ئەم شاڵە لەو حەزی لێ نەکەی نەزانیوە چی ئەو شاڵی بادینی پێڵێن ئەوە زیاتر لە $1000 شاڵە ئەمە لێرە ئەوە بڕۆ هەر شاڵی $1000 و $800 لەمە ئەو ڕنگانە خواست و تەڵەبیان لەسەر کوردەکەی خۆمان گرتومانە بە ڕەشونیلی و ئێستا ئەلوان گۆڕاوە ئێستا ئەلوان گۆڕاوە تۆ چۆن شتی خۆڵە بژەی لە شاڵە ئاوا سری ئەمە ئەم ڕەنگە ئەم پێڵێن سەوزێکی گیایی بەهارە ئەمە پێڵێن ڕەنگی کاکاوی ئەمە شینی پێڵێن ئەمە زەردی پێڵێن ئەمە ڕەشی پێڵێت ئەو ئەم ڕەنگانە ئەمە پێڵێن گوڵ ئەرخەوانی ئەستا ڕەنگە ڕەنگی زۆر جوانە ئەمە سەوزێکی احتیاجیە ئەمە نەبێتە ڕێکلام بۆ شاڵەکان
شاڵ پێشکەوتنی بەخۆی بینیوە ڕێنگان فەرقی کردووە جیاوازی ئەو سال لەگەڵ ئێستا زۆرە من زیاتر لە 35 ساڵە 36 ساڵەمە ئیشمە جاران لە 3 بۆ 4 ڕنگمان هەبوو ئێستا ئەلوانی ڕنگمانێ ئەوتە کەتەلۆگمانەیە چ ڕەنجێک بێ بە خیاڵدا حەز چ ڕەنجێک لێ هەڵەبژێری